خێمەی ناڕەزایی و بەهاناوەچوونی لە بەردەم ئەنجومەنی وەزیران هەڵداوە. ڕزگار بەردرگاگرتنی بەرزترین دەسەڵاتی جێبەجێکار بە باشترین بژاردە و هاوارکردن دەزانێ بۆ ئەوەی گوێ لێ بگرن. ڕزگار پێشمەرگەی و دووجار لە شەڕی دژ بە چەکدارانی داعش بریندار بووە. ئێستا تەنیا داوای لە حکوومەتەوەیە فیزەی پێ بدەن بۆ ئەوەی دوو منداڵەکەی بۆ چارەسەر بگێنێتە ئەڵمانیا. سۆزی باوکایەتی هێندەتینی بۆ هێناوە، دەڵێ گەر وەڵام نەدەنەوە ئەوە ناچارم لە پێناو جگەرگۆشەکانمدا قەدەری خۆم و منداڵەکانم بدێنێ دەست ڕێگەی قاچاق. داوام لەلایەنە پەیوەنددارەکان کردووە و هەڕیان گردووم و هەتا ئەم کاتەش لە ئێستش توانام نەماوە و هیچ توانایەکم نەماوە کە هاتوچۆیان بکەم. تەنها ئیشی من بەچی ئەڕات تەنها دوو فیزە پێویستم بە دوو فیزەیە بۆ ئەو دوو مناڵم بیان بەمە دەرەوەی وڵات لەبەرەوەی دەرزێت لەوێ هەیە و هیچ کێشەشی نییە و دەرزەکەی لێ ئەدرێ. مناڵانەی من 5 ساڵە من ئەناڵێنم بەدەستیانەوە هەموو شەوێکم مردنێکە. نەخۆشی منداڵەکانی دەگمەنە و زگماکە بە MBC کەیسی 6 دانسراوە و بە شێوەی کاتی ئێسکەکانیان تێک دەشکێت و گرێ دروست دەکات. لە دوای 7 ساڵیشەوە گلێنەی چاوەکانیشی لەدەست دەدات. لە هەموو عێراق 16 کەس ئەو نەخۆشییان هەیە و دوانیان لە ماوەی ڕابردوودا گیانیان لەدەستداوە. پێشمەرگە یەکێکە لە منداڵە نەخۆشەکان و ئێستا تەنها ئەوەندە دەزانێ بڵێ دەچم بۆ خاریج دڵم چاک دەکەم. دڵت چاکەی؟ لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ئەم پێشمەرگەیە لەگەڵ منداڵە نەخۆشەکانی چەند جارێک لە چەمچەماڵەوە هاتوونەتە هەولێر، بەڵام تاوەکو ئێستا هیچ لایەنێک بەهانەیەوە نهاتووە و گوێیان لێ نەگرتووە. ئەو دەرزی کە پێویستە بدرێ لەم منداڵانە تا نەخۆشیەکە ڕاگرن بۆ 1 ساڵ پێویستی بە 480,000 دۆلارە. باوکیان دەڵێت هیچم نییە و ئەوەی هەم بووە خەرجم کردووە. هێرش قادرێن ئارتی هەولێر.